به ناوی خدای گەورە مێرەبان بەڕێزان باڵوێزی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نوێنەری UN ئامادەبوانی هێژا میوانانی قەدرگران زۆر بەخێر بێن. خوشحاڵم ئەمڕۆ لێرە بەم بوونەوە لەگەڵ یەکین و لە خزمەتیەوەی بەڕێز. زۆر بەخێر بێن و سپاس بۆ بەشداریتان لەم بوونەیە کە تایبەتە بە ڕاگەاندنی ڕێنمایی کارگێڕی بۆ بارودۆخی پەناهوازان لە هەرێمی کوردستان. چەندین ساڵە هەرێمی کوردستان بە هیچ جیاوازیەکی ئاینی و ڕەگەزی و نەتەوەیی میوانداری سەدان هەزار پەناهواز و پەنابەری وڵاتانی دەوروبەر و هەروەها ئاوارەکانی ناوخۆی عێراق دەکات. بە تایبەت لە سەرەتای دەستپێکردنی هێرش و پەلەماری تێرۆریستانی داعش بە هەزاران کەس ڕوویان لە هەرێمی کوردستان کرد. ئەوە لە کاتێکدا بوو کە لەو قۆنەغەدا ڕوبەڕووی بارودۆخێکی دژوار و قەیرانی داراییش بووینەوە. بەڵام سەرەڕای هەموو ئەو دۆخە سەختەش حکوومەتی کوردستان ئەرکی سەرەکی میوانداریکردنی دەیان کەمپی ئاوارە و پەنابەرانی لە ئەستۆ گرت و زۆربەی بارگرانیەکەش لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان مایەوە. ئەمڕۆ هەرێمی کوردستان بەردەوامە لە پاراستن و حەوانەوەی سەدان هەزار پەناهواز و ئاوارە و پەنابەر کە بە هۆی ترس و نەبوونی ئاسایش و ئارامی لە ناوچەکانیان هەڵاتون و ڕۆیان لە هەرێمی کوردستان کردووە و بەداخەوە تا ئێستا بارودۆخی وڵات و ناوچەکانیان ئاسایی نەبووەتەوە بۆ ئەوەی بگەڕێنەوە. بێگومان کەس پێی خۆش نییە لە ئاوارەیی و پەنابەریدا بژیت و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەمیشە لەگەڵ گەڕانەوەی ئارەزومەندانەی هەموو ئاوارە و پەنابەرانە لە ڕێگەی ئاساییکردنەوەی بارودۆخی ناوچەکانیان بۆ ئەوەی بەسەربەرزی بگەڕێنەوە بۆ سەرماڵ و شوێنەکانیان. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی کارکردنیدا بۆ ڕێخستنەوەی کاروباری پەناهوازان ماوەیە کە بە هاوکاری کۆمسیاری باڵای نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران UNHCR خەریکی ئامادەکردن و داڕشتنی ڕێنمایی کارگێڕی بووە سەبارەت بە بارودۆخی پەناهوازان لە هەرێمی کوردستان. ئەم ڕێنمایە بەشێکە لە بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری کارگێڕی و یاسایی بە ئاراستەی پاراستنی مافەکانی پەناهوازان و پەنابەران و دیاریکردنی ئەرکەکانیان، بە تایبەت لە بواری ڕێخستن و یەکخستنی ڕێکارەکانی هاتن و پێشوازیکردن لە پەناهوازان و چەسپاندنی ماف و ئەرکەکانیان لە هەرێمی کوردستان. دەستخۆشی لە وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان و تیمی ئامادەکاری ئەم ڕێنمایانە دەکەم کە بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ کۆمسیاری باڵای نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران ئەم ڕێنمایان ئامادە کردووە. لێرەدا دووپاتی دەکەینەوە کە هەرێمی کوردستان وەک هەمیشە بە نمونەیەکی گەشی میواندۆستی و پەناگەیەکی ئارام دەمێنێتەوە بۆ هەموو ئەوانەی لە ترسی زوڵم و ستەم و تیرۆر و تۆقاندن و چاوسانەوە ڕووی تێدەکەن. لێرە هەوڵماندەوە بە پێی توانای دارایی و بەردەستمان ئاوارە و پەنابەران و پەناهوازان سوودمەند بن لە خزمەتگوزاریە گشتیە گرنگەکانی وەکو خوێندن و چاودێری تەندروستی و ئاسایش و ئارامی و پێداویستەکانی ژیانیان. هیوادارین حکوومەتی فدرال و کۆمەڵگەی نێودەوڵەتیش هاوکار و یارمەتیدەری هەرێمی کوردستان بن بۆ خزمەتی زیاتری ئەو پەناهواز و ئاوارە و پەنابەرانە تا ئەو کاتەی بارودۆخی ناوچەکانیان یارمەتیدەر دەبێت بۆ ئەوەی بە ویستی خۆیان و بەسەربەرزی بگەڕێنەوە بۆ شوێنەکانیان. ئیتر هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.